بەڕێزان سڵاوتان لەبێت من شاد عەلەوی لە خزمەتتاندام بۆ پێشکەشتنی بەنامێکی تایبەت سەبارەت بە وتوێژەکانی 4 حزبی کوردستانی و کۆماری ئیسلامی و هەروەها کۆنگرەی ناودارانی کورد کە لە سنە لە ڕۆژانی ڕابردوو بەڕێوە چوو. ئایا هیچ پەیوەندی لە نێوانی ئەم کۆنگرە و ئەو چاوپێکەوتنەدا هەیە یان نا ئەمە تەنیا بەڕێکەوت کەوتونەتە یەکەوە؟ کۆماری ئیسلامی مەبەست لە چاوپێکەوتنە چییە؟ بۆ قبوڵی کردووە لەگەڵ حزبەکانی کوردستانی دابنیشێت؟ بەڕاستی ئامادەیە بۆ پێکدانی گۆڕانکایی لە کوردستاندا یان ئەمە تەنیا بەشێکە لە کایەک کۆماری ئیسلامی ساڵێکی زۆرە دەیکاوە لە کۆتاییدا ئامادەنی هیچ گۆڕانکاریە پێک بێنێت؟ حزبەکانی کوردستانی ئێران بۆ قبوڵیان کردن ناو وتوێژە. گەلی کورد چۆن چاو لە وتوێژە دەکات؟ بۆچی چەند حزبی تری کوردستانی ئێران بەشداری وتوێژەکان نەبوون؟ لە کۆنگرەی ناودارانی کورددا هەندێک ناودار لە دەرەوە و نەوخۆی ئێراندا بەشدار بوون و هەندێکیش پێیان وابوو ئەمە کۆنگرێکی گونجاو نییە بەهۆی ئەوە کە هەندێکتر کەسایەتی ناسراو لە زیندانن، تەبعید کراون، ئیعدام کراون، دەرکراون، ناتوان بگەڕنەوە. چەند ئەو بەشداری لەو کۆنگرەدا گونجاو بوو و چ مانایەکی گواستەوە؟ ئەوە دەستکەوتی بۆ کۆماری ئیسلامی یان نا تەنیا بەشێک بوو لەو بەرنامانەی کە لە چەند ساڵی ڕابردووە کۆماری ئیسلامی جێبەجێ کردووە؟ ئەمڕۆ باس سەرم تەوەرە میوانداری بەڕێز کاک ئیبراهیمی عەلیزادە سکرتێری گشتی کۆمەڵە سازمانی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران دەکەین. کاک ئیبراهیم بەخێر بێن. زۆر سپاس و سڵاو و ڕێز بۆ ئێوەش. سپاسدانەکەم. کاک ئیبراهیم وەک پرسیاری سەرەتایی ئەو وتوێژانە کە لە چەند لەواقات لە ڕۆژی ڕابردوو نێوانی 4 حزبی کوردستانی ئێران و کۆماری ئیسلامی ڕۆژ بەڕێوە چوو، واتە کۆمەڵەی شۆڕشگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان، حزبی دموکراتی کوردستانی ئێران و حزب دموکراتی کوردستان. ئێوە و لانەکەم دوو حزبی تر پەژاک و خەباتیدا بەشدار نەبوون. بە نسبەتی خۆتان بۆچی ئێوە بەشدار نەبوون؟ ئێمە وەختی ئەو پێشنیارەمان لەگەڵ هاتە گۆڕێ مەسەلەمانەوە بوو کە دەبێ نیازپاچی جمهوری ئیسلامی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان ئیسپات بوو بێت، چونکە گەلێک پیلانمان لەو بابەتەوە و لەژێر ئەو ناوەوە لێوە دیوە و بۆ ئیسپاتی ئەوە بۆەوەی کە ئەو بتوانێت ئیسپات کە ئێمە چەند داوایەکمان مەترح کرد وتمان پێش هەر چەشنە دانیشتنێک زیندانیانی سیاسی لە کوردستان هەموو ئازاد بکرێن، فعالیەتی مەدەنی ڕێگا پێ بدرێ بە تەواوی و کوشتاری کۆڵبەران کۆتایی پێبێ و تەبعیدیەکان و دوورخراوەکانی کە بەناحەق لە دەرکە وڵات کراون بگەڕنەوە سەرماڵ و حاڵی خوان و ئەو شتانی کە مسادرە کراوە پێیان بدرێتەوە. ئەوانە مەجموعەیە کارن کە ئەگەر کۆماری ئیسلامی بیان کا پێش گفتوگۆ دەتوانێت بیرلەوە بکرێتەوە کە ممکنە لە ڕێگای گفتوگۆوە هێندێک دەستکەوتیش بەدەست بێت. دەی کاک ئیبراهیم مەگەر خودی ئەم شتانە ئەمانە نابێت لە با بڵێن پرۆسێکی وتوێژدا پێش مزاکرە، واتە ئەگەر بڵین مزاکرە هەنگاوێکە بۆ ئەوە کە بزانن چیتان گەرەکە و چۆن بەیەکۆ ڕێ ئەکەون بۆ داهاتوو، وتوێژ پێش ئەوە کە بزانن چ مەرجێک پێویستە بۆ ئەمە، مەگەر ناکرێ ئەم شتانە لە پرۆسێکی وتوێژدا بە کۆماری ئیسلامی بوترێ؟ مەسەلە ئەوەیە کە ئەمانە زۆر مافی سەرەتایین، ئەوانە مافێکن کە بە زۆر لە خەڵک زەوت کراون. ئەوە هیچ پەیوەندی نییە بەوەی کە ئایا مافی نەتەوایەتی بە خەڵکی کورد دەدرێ یان نا، بە هەر شکل لە شکلەکان مافی دیاریکردن چارەنووس یا شکالی دیکەی. ئەو پەیوەندی بەوە نییە کە ئایا ڕێگا بە حزبە سیاسەکانی کوردستان دەدرێ بگەڕێنەوە سەر فعالیەت و چالاکی خۆیان بکەن. ئەو پەیوەندی بەوە نییە، ئەوە مافی سەرەتاییە کە بە زۆر لە خەڵکی کوردستان زەوت کراوە لە حاڵێکدا کە ڕێژیمیش بەردەوامە لەسەر سەرکوتگەری و لەسەر زۆڵم و زۆر و فشارەکانی خۆی، بەبێ ئەوە معلوم نابێت کە ئایا ئەوە پیلانێکە بۆ کۆمەڵێک مەبەستی دیاری کراو یا پرۆسەیەکی تازەیە کە ئەو ڕێژیمە پێی ناویەوە. ئەمانە زۆر سەرەتایین. ئەوە ئەمانە هێشتا جارێ ئەوەی کە دەبێت گفتوگۆی لەسەر بکرێ مافی خەڵکی کوردستانە، مافی نەتەوایەتیە و مەسەلەی ئازادی فعالیەتی سیاسی ئەحزابی سیاسیە. ئەوانەمانێمە بەڵێ داناوە بۆ گفتوگۆکان. بەڵێ کاک ئیبراهیم سەرچاوەیەک بە منی وت کە لە ناو کۆمەڵا سازمانی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران داواتەوە ڕێکخراوە کە بەڕێزە سکرتێری گشتیت لایەنەگەلێکیش هەن کە حەزیان کردووە هەم بگەڕنەوە بۆ ناو ناوەندی هاوکاری حزبە کوردستانیەکان و هەم بە شێوازێ بەشداری ئەم وتوێژانە بن یا کاریگەر بن لەسەری. ئەم دەنگۆی ڕاستە یا ئێوە بەگشتی ناکۆکی ناوخۆی ئاواتان نییە؟ ئەم دەنگۆی ڕاست نییە و ئێمە هیچ نەوە ناکۆچەمان لەو نەوعانیە. ممکنە
جیاوازی بۆ بیر و بۆچوون لە مەسایلی جۆرازۆری سیاسی کۆمەڵایەتی ئێرانی جیهانی هەموو ئەوە هەبێکەوە زۆر تەبیە لەناو حیزبێکدا بەڵام لەسەر ئەم بابەتە دیاریکراوە ئەو هەڵوێستەی کە ئێمە دەرمان بڕیوە ئەوە هەڵوێستی ڕسمی ئەمەیە. کەواتە ئەی بە نسبەتی گەڕانەوە بۆ ناو ناوەندی هاوکاری حیزب کوردستانیەکان ئێوە بڕیارتان وایە بگەڕنەوە ئەو ناوەندە یان لە پەیوەندی لەگەڵ ئەوەدا ناکۆکی هەیە ناو حیزبەکەی ئێوەدا؟ نەخێر لەو پەیوەندیدا هیچ ناکۆچێک نییە. ئێمە کۆمەڵێک بربەستی ئەساسی دەبینین لە چوونە ناو ئەو ناوەندە کە زۆر زار باسمان کردووە جیاوازی لە هاوپەیمانانی ئێرانی و سەراسەریماندا، جیاوازی لە هاوپەیمانانی جیهانیماندا، جیاوازی لە بۆچوون لە بابەتی خەباتی چەکداریدا و تەنانەت جیاوازی لە مەسئلەی جۆری پەیوەندی لەگەڵ دوژمن و جۆری مزاکرە لەگەڵ دوژمن و ئەو پرۆسانە ئەمانە هەمووی مەسائلێکی عملی زۆر جددین کە تەبعەن جیاوازیتیاندا بەرچاوە و ئێمە تا وەختێک ئەمانە لە جێخواان بمێنەوە تا وەختێک ئەوانە بە نوعێک لە نوعەکان و جۆرێک کە بۆچوون ئێمە وەڵام وەرنەگرێتەوە ئێمە ناچینە ناو ئەو نوعە یەکگرتوویانە بەڵام لە هەمان کاتدا ئەو بەمانای ئەوە نییە کە ئێمە هاوکاریان ناکەین بەمانای ئەوە نییە کە ئێمە پەیوەندیمان دەگەڵیان نابێت بەڵام ئەو پەیوەندی استراتێژیکە ئێمە دەگەڵەوان ناتوانین ببەستین بۆ هۆکارانی کە زۆر چاکە. کاک ئیبراهیم بەلەوە بگەڕمەوە سەر تەوەرە سەرەکیەکەمان ئاماژەتدا بە ئەو جیاوازیانە ڕەنگە لایەنێکی کە زۆر پەیوەندیدار بە ڕەوشی ئێستا بێت و ئەو گرفتانە کە حیزب کوردستانەکان هەیەە لە هەمان کاتدا و توێژەکەن لایەنی شەڕی چەکداری بێ فەرمووت ئێوە لەگەڵ حیزبەکان تا لەو بارەوە جیاوازیتان هەیە ئەگەر بکرێ ڕوونی بکەنەوە کە ئەو جیاوازە چییە واتە ئێوە پێتان وایە کە شەڕی چەکداری پێویستە یا نابێ ڕابگیرێ یاشتی تر؟ ئێمە پێمان وایە خەباتی چەکداری دەبێت قدرەتمەندانە بەڕێوە بچێت. خەباتی چەکداری بۆ ئەوەی کە قدرەتمەندانە بەڕێوە بچێت دوو مەلزوماتی پێویستی هەیە دەبێت. یەکیان ڕادەی ئامادەی جەماوەەر بۆ دەستدانە ئەو خەباتە و پێوەستبوون پێی. دووهەم پشتجەبهەیەکی محکەم کە بتوانێت پێگە و پەناگایەک بێ بۆ درێژە پێدان و بۆ ئیدامێ و خەباتە. ئێستا هیچ کام لەو دوو هۆکارە ئامادەنی. یەکیان ئەوە کە جەماوەری خەڵک ئێستا دەستی داوەتە کۆمەڵی خەباتی مەدەنی تێکۆشەرانی کوردستان مەجالیان بۆ کراوەتەوە مەجالیان بۆ خۆیان کردوتەوە بۆ ئەوەی کە لە گەلێک بواری دیکەدا لە کۆمەلگای کوردستاندا دەوری کاریگەر بنوێنن. هەر بۆیە پێیان خۆشەوە ئێمەش پێمان باشە کە ئەو بەشە لە خەبات جارێ پەرەبستێنێ. دووهەم ئەوە کە ئێمە ناتوانین هەرێمی کوردستان وەکو پێگەیەکی پشتجەبهە بۆ خۆمان حساب بکەین. ممکنە ڕۆژێک لە ڕۆژان کە شەڕی ئێران و عێراق بوو کە منتەقەی ئازادکرا و چۆڵکراو بوو ئەو پشتجەبهەیە هەبێ بەڵام ئێستا هەرێمی کوردستان ناتوانێت پشتجەبهەی ئێمە بێتەنانەت ئەگەر بۆ ماوەیەکی کورتیش ڕێگایەکی محدودی پێ بدرێ ئەوە موقتە و لە پێناوی بەرژەوەندێکی سیاسی دیاریکراوە بەکاردێ ئێمە نامانەوێت سویچ ئەو ماشێنە بەدەست کەسێکی دیکەەوە بێ هەر وەخت مەلی بوو ڕۆشنیکا و هەرۆک مەلینە و خامۆشیکە لەبەرەوە پشتجەبهەشمان نییە کە وانە بوو ئەو وەختە تیم واحدی پێشمەرگە دەنێرەوە ناوەوە ئەگەر نتوانێت بگەڕێتەوە پشتجەبهەی خۆی دەبێت ئەوەندە بسوورێتەوە ئەوەندە ماندوو بێت تا ڕۆژێک لە ڕۆژان لە جێگایك دەکەوێتە دا و زەربە دەخوات و بەو نەوعە ورەی دوژمن و ئێرادەی دوژمن بەسەر پێشمەرگە ئازاڵ دەبێت کەچی خەباتی چەکداری ئێمە لەو دەورانەدا کە لە کایەدا بووە هەمیشە وا بووە کە دوژمن لەگەڵ بەشدا کوردستانی داگیر کردووە بەڵام نەیتوانی و ئێرادەی خۆی بەسەر هێزی پێشمەرگەدا بسەپێنێ و ورەی خەڵکی پێدا بەزێنێ. معمولاً عملیاتەکان و بەرنامەکانی نظامی ئێمە و حزبەکانی کەش تەنانێت سەرکەوتوو بوو ئەو دەورەیە کە پشتجەبهەی محکەم بوو پێشمەرگە دەیتوانی بگەڕێتەوە حەسێتەوە بریندارەکان چارەسەر بکە ئازوو خەوتفاقی پێویست لەگەڵ خۆی دووبارە هەڵگرێتەوە سوخت و سازی کۆمەڵایەتی خۆی لە ناو ئوردوگاکاندا جێبەجێکە هەموو ئەوانە. باڵێ هەر لە پەیوەندی لەگەڵ ئەو جیاوازیانەدا چون با بڵێن پەیوەندی هەیە بەم باسی ئێستەمانەوە بە نسبەتی ئۆپۆزیسیۆن چی حیزبە کوردستانەکانی تر ڕەنگە و چوارلایەنە ڕەنگە بڵێن کە دەی باشە ئێمە ئەگەر لەگەڵ ئۆپۆزیسیۆن یعنی پەیوەندیمان نەبێ چۆن دەتوانین بە تەنهایی خۆمان بەرەنگاری کۆماری ئیسلامی مە پێویستمانە لەگەڵ دژمنانی کۆماری ئیسلامی یەک بگرین چه جیاوازیە لە نێوانی ئێوە ئەواندا هەیە لەم بوارەدا؟ ئێمە پێمان خۆش نییە کە خەباتی چەکداری ئێمە
بە هەزینەی خەڵکی هەرێمی کوردستان جێبەجێ بێت خەڵکی کوردستان بازەکەی بدا مەرزەکانی لێنا ئەمن بێ ڕێگای هاتوچۆی لێ بەبەسترێ فشاری بۆ بێ برسیتر بکرێ بۆ ئەو هەموو چۆرەوەریان هەیە بۆ خۆیان محاسرەن مشکلاتی جۆراجۆریان هەیە ئەوەش بە مشکلاتەکەیان ئضافە بێ بۆیە ئێمە ئەسڵەن نەکرد ئەوان بڵێن یان نەڵێن ئێمە ئەو تەوەقوعمان لیان نییە کە ئیجازە بدەن هەرێمی کوردستان ببێتە پێگەی ئێمە بۆ هێرشبردنە سەر کۆماری ئیسلامی بەڵام دیارن لە ڕادەیەکدا کە ئێمە ئەو پەیوەندیەمانەیە و پێشمان باشە توانیمانە بنکە و بارگای خۆمان لەو مەناتەکە دامەزرێنی و تەنانەت چەکیش بەشانمانەوە بێ و بتوانین خەباتی چەکداری وەکو ئاسۆیەک وەکو ڕێگایکی استراتێژی کە لە بەردەم خەڵکی کوردایە بەم جۆرە زیندوو ڕابگری. کاک ئیبراهیم ببوورە بەبەستم ئۆپۆزیسیۆنی ئێرانی بوو بەڕێزت ئاماژەت بەوەدا کە یەک لە جیاوازەکانی تری ئێوە حزبەکانی تر شێوازی پەیوەندی و ئەو هاوپەیمانانەیە کە لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئەوان دەیدۆزنەوە ئێوە چ ڕخنەیە لەوە دەگرن بۆچی پەیوەندیگرن لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی وەک چوار حزبەکەی تر ئەیگرن وەک ئێوە ئاماژەی پێدەن بۆ ئێوە قبولکراو نییە؟ ببووراگە پرسیارەکەت ماجوار نەگرفوو بەڵام بەڵێ مەسئلە ئەوەیە کە بەشێکی بەرچاو لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە نێویاندا بۆ چونگەلێکەیە کە هیچ هاوسەنگێکی نییە دەگەڵ مافی زەوتکراوی نەتەوایەتی لە کوردستان و ئەوان هەر ئێستا کە ئۆپۆزیسیۆنیشن لە دانیشتەکانیاندا لە هەڵوێستگرتنەکانیاندا ڕێگەیەکی زۆر ئاشکرای شەونستی پێیانەوە دیارە ئەوان ئێستا کە هیچ دەسەڵاتیژ نین ئەو مافەڕەوایە بۆ خەڵکی کوردستان کە مافی دیاریکردنی چارە نووس و مافی نەتەواتی خۆیانە بەڕسمێت بناسن چجای ئەوەی کە وەختی بە دەسەڵات گەیشتن بە هەمووی ئەوانەشەوە ئێمە دەبینین کە ئەم حزبە کوردستانیانە زۆربەیان یاتوانم بڵم زۆربەیان بڵێ زۆر لە پێگەیەکی لاوازەوە دەگەڵیان واردی گفتوگۆ دەبن ئەو بڕوا بخۆیە و اعتماد بە نەفسیان نییە لە گفتوگۆکردن دەگەڵیاندا و هەر ئێستاژ وا بە نەزەر دەگا کە بەشێک لەو سیستەمینەتەوایەتی هەر عینەن بەسەر شانی خۆیان لە پەیوەند دەگەڵ و حزبانەدا لەگەڵ ئەو ڕێکخراوە سیاسی ئێرانیانەدا هەست پێ دەکەن ئێمە پێمە وایە ئەو ئەوانە بەجێ خۆی وەختی خۆی تەنانەت خەریک بوون دەگەڵ ئەسلاح تەڵەبانی حکوومەتیش هەر جۆرێک لەو پەیوەندیانە بەرقەرارکەن کەسی دەزانین ئەوانە بەشێک لە سەرکوتگەرانی زۆر تووڕەی خەڵکی کوردستان بوو ببوورە بەڵێ ببوورە بینەوە سەر با بڵێن تەوەرە سەرەکیەکەمان بە شێوازی ڕاستەوخۆ هەندێک لەلایەنەکان لەوانە ئەو لایەنانەی کە نزیکن بە چوار حزبی با بڵێن بەشدا لەو توێژەکاندا یا ڕخنەگری سەر بەخۆن دەڵێن جگە لەوە کە ئەم دانیشتانە ئاکامی دەیە نابێت جگە لەو ڕخنانە کە لێ گیراوە بەهۆیەوە کە شاراوەیە هەموو حزبەکان بەشدار نین وەشتی ئاوا هەر ئەوەی کە کۆماری ئیسلامی ئامادە بووە لەگەڵ حزبە کوردستانیەکانی ئێران هەندێکیان دابنیشێ دیپلۆماتێکی باڵای خۆی بنەرێ وەک بەرپرسی ئەیەتەکە بۆ کۆمارێکە ئەڵێ ئەمانە تۆریستن ئەمانە زەدی ئەنقلابن ئەمانە پێگان لە خەڵکانیە ئەمە شکستێکە چۆن قبول کرد دابنیشێ پێتان وایە ئەمە شکستە بۆ کۆماری ئیسلامی؟ لا بە بڕوای من ئەوە بەشێکە لە پیلانێک لەبەرەوە هەر ئێستا ئەگەر جەنابەت مەجالت هەبێ لە بەرپرسێکی کۆماری ئیسلامی بپرسی ڕەدی دەکاتەوە هەردووە شەو بنکە و بارگای ئەم حزبانیان بۆمباران کردووە ئەمە ینی پیلانێکە بۆ تەفرەقە خستنیە و حزبە سیاسیەکانی کوردستان بۆ زیاکردنەوەی تەنانەت هەر ئەو ناوەندی هاوکاریە لە بەشێک لە هاوپەیمانانی ئێرانیان بۆ پێکەنانی جۆرێک لە تەوەهم و خۆشباوەڕی لە ناو کۆمەلگای کوردستان و لە ئینتزاردا ڕاگرتنیان بۆ ئەوەی خەباتی ڕۆژانەیاندا بمرچێتەوە یعنی ئەهدافێکی تاکتیکی لەو نوعی هەیە هەر بۆشە دەیشارێتەوە ئامادە نییە بڵێ من واردی گفتوگۆ بووم دەگەڵ حزبە کوردستانیەکان و هەردووکە لە دوانێکی یەکی بە پرسانی سوپای پاسەرای بکەنەوە بزانێت چەندە هەڕەشە ئامێز قسە دەکات لەگەڵ سەبارەت بە ئێمەمانە بەڵام کاک ئیبراهیم ئەو بمانای ئەوە نییە کە لە کۆماری ئیسلامیدا وەک خۆیان دەڵێن هەندێک چاودێریش ڕەنگە و پشتڕاست دەکەنەوە جۆرێ دوولایەنی هەیە واتە لایەنێک حەزەکە بە شێوازێ وتوێژ بکە یا لایەنێکەم نمایشی وتوێژ بکە لایەنێ حەزەکە تەنیا سەرکوت بکات و زیاتر هێرش بکە یعنی ئەم مانایەوە نییە کە سوپای پاسدان و وەزارەتی دەرەوە لەم بوارەدا جیاوازن بە بڕوای من جیاوازی هەیە لە ناو کۆماری ئیسلامیدا بەڵام هێشتا ئەو جیاوازیانە نەگەیشتۆتە سەر مەسئلەی تاکتیکی لە نەوعی ئەوەی کە
لەنەوە ئەوەی کە لەگەڵ مەسلەی کووردا هەیەە من پێ وایە بڵێ ممکنە جیاوازی هەبێت لەسەر مەسەلی وتوێژ لەگەڵ ئەمریکا ممکنە جیاوازی هەبێت لەسەر پەیوەندی لەگەڵ دەوڵەتانی عەرەبی و لەسەر مەسەلی دەستێوەردان لە سووریە و عێراق و ئەو نەوەشتانە لەنێوخۆیاندا و جیاوە ممکنە جیاوازی هەبێت لەسەر سیاسەتی ئابووری خۆیان لەسەر کێشەی سوپای پاسداران و ئابووری و ئەو نەوەشتانیان بەڵێ ئەوانە جیاوازیە بەڵام ئەو جیاوازیانە هێشتا نەگەیشتون سەرەوە کە لەسەر ئێمەمانان تووشی اختلافی لەو نۆعە بن بەڵێ دەزگای قەزایی ئێران خەریکی کۆمەڵێک پرۆژەی بە نظری خۆیان ئیسلاحی هەیە لە دەستگای قەزایی ئێراندا ممکنە ئەویان مخالف بێت بەڵام من پێم وایە لەسەر مەسئلەی کورد نەخێر جیاوازی نییە و ئەگەر وا دەنوێنن کە جیاوازی هەیە ئەوە بەشێکە لە پرۆژەی فریوکاریان ئەیە بەنسبەتی ئاکامەکان کەواتەیەوە بەڕوونی پێتان وایە کە ئەم وتوێژانە هیچ ئاکامێکی نابێت و ئەم نمایشە وەک چۆن دەسی پێکردەوە واش کزەبێت و تەواو دەبێت بڕای من ئاکامەکانی دەتوانێت بەڵام بە زەرری خەڵکی کورد و بە زەرری ئەو حزب سیاسیانەی کە هاتوونە ناو پرۆژەیەوە من پێم وایە یەکێک لە ئامانجەکانی کۆماری ئیسلامی ئەس قەزات تێکدانی هەر ئەو ناوەندی هاوکاریەیە ئەس قەزات ڕێگرتنە ئەو دووبەرەچینانەوەیە کە هەر ئێستاش سەرەتاکانی دەبیندرێت ئەو نیگەرانیانەیە کە لە ئۆپۆزیسیۆنی ئێرانیدا پەیدا بووە کە ئەوە خەریکن کوردەکان پشتیان تێ دەکەن بەرەی خۆیان جیا دەکەنەوە کۆمەڵی بە بڕای من لەو ئاکامی دەبێ بەڵام لێر تا ئێرە کۆماری ئیسلامی سەرکەوتوو بۆ لەو پرۆسەیەدا بەبێ ئەوەی باجیشی دابێ بەبێ ئەوەی کە ئەلەنی کردبێتەوە خۆی بەبێەوەی تەییدی کردبێت لە هەمان کاتدا کە زەبروزەنجی خۆی دەنوێنێ هەم لە ناوەی کوردستان و هەم لە دەرەوەش لە هەمان کاتدا ئەو کێشەشی لە ناو هێزەکانی ئۆپۆزیسیۆن ناوەتەوە جا بۆیە بە دەرکی ئەو واقعیەتەیە کە دەبێت هەوڵ بدرێ ئەو پیلانە پوچەڵ بکرێتەوە کاک ئیبراهیم بەحسێکی شە بوو کە ئەوەی کە لایەنە کوردستانیەکان باسی و توێژەکان ناکەن کۆماری ئیسلامیش نایکە ئەم باسە ئەگەرێتەوە بۆ ئەوە کە لایەنی سێهم داوای کردووە کە باسی نەکرێت بۆ ئەوە هەڵنەوەشێتەوە کەواتە ئێستاکە ئاشکرا بووە باسی لەسەر کراوە تەنانەت بە شێوازێکی فەرمی کاکەمەری لخانیزادە سکرتەری گشتی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان ئاماژەی پێداوە لانیکەم لەوە توێژ لەگەڵ دۆیچە ڤێلە و ئیران ئینتەرنەشناڵە کە بەڵێ جۆری چاوپێکەوتن هەبووە ئەمە توانێت مانای ئەوە بێ کە ئیتر ئەم توێژان هەر ئایسە کۆتای پێ هات بێ بڕای من کۆماری ئیسلامی زۆر پەکی ناکەوێت لەسەرەوە کە لە میدیادا چکوتراوە ئەم کارەکەی خۆی ئەگەر بزانێ بەدەمێەوە دەدەن ئەگە بزانێ ئیدامەی دەدەن بەو نەوعە بە شێوەی نەهێنی ناشەفاف بدووری نازانم ئیدامەی بداوە کەسانێکیش لەو سەحانەدا بنێرێ و هێزەکانی پێوە سەرگەرم کە ئەوە لە ڕابردوشدا و کارێک کردەوە ڕاستی یعنی لە هەشتاکاندا شایدی ئەوەین کە کەسانی چیت دەکردەوەستە بۆ لای ئێمە بۆ لای حزبی دموکرات و هەروەها خەبەرەکەشی ژێر بەژێر بڵاو دەکردەوە بۆیە من بڵێ ئەگەر ئیدامەشی بێ درێژەی یەک پیلانە نەک درێژەی یەک وتوێژی واقعی لایەنی سێهەم کە داوا دەکات لایەنی نێبژیوان ئەو داوای وەختی خۆی پەیوەندی سەرەتایی لەگەڵ بە ئێمە شەوەگرت لەگەڵ ئێمە مەترا کرد ئێمە وتمان تا وەختێک کە کۆماری ئیسلامی نەهاتوتە نێوکایەوە و تا وەختێک کە ئێوە ئەوە داواتانە و پێتان وایە لە نظر ئێوە تەجربەی ئێوە دەڵێ ئەوە باشە خۆ ئێمە دەتوانین لەمبارەوە بێدەنگ بین میدیایی نەکەینەوە بەحسەکەەوە لە نێو خۆماندا قسەی لێ بکەین بەڵام هەر وەختیش پێم کوتن ئێمە مزاکەرە و گفتوگۆی ڕاستەوخۆی یا بە وەساتەتی ئێوەش بەنهێنی لەگەڵ کۆماری ئیسلامی مەحاڵە نایکەین. بەڵێ کاک ئیبراهیم من قسەم کرد لەگەڵ لایەنێکی پەیوەندیدار بە پەژاکەوە وتی ئەوان ئەسڵەن بانگهێشت نەکراون بۆ ئەوە دیارە بەداخەوە نەکرا بچینە ناو ئەو وردەکاریانەوە کە ئەگەر بانگهێشت بکرایەتن دەچوون یا ناچوون یا مەرجیان چی بوو بەڕای ئێوە بەگشتی تەنانەت ئەگەر هەلو مەرجەکە گونجاو بێت ئەگەر هەندێ لەو با بڵێن پێشزەمینانە لەو مەرجانە کێوە ئاماژەی پێدەن دەستەبەر بکرێت بەگشتی ئەبێ هەموو لایەنەکان پێکەوە بچنە وتوێژێکی ئاوا یا ئەوەش کە چەند حزب تەنیا بچن جگەلەوە کە خۆیان بڕوان سەبارەت پێگەی خۆیان چەندێکە ئەمە ئەتوانێ دەرەنجامێکی بۆ گەلی کورد بێ یا بێ حتمما بێکەوە بچن هەمووتان
بەڕای من ئەو بەمەلایش کەستێک دەبێ بۆ گەلی کورد لەو پرۆسەیەدا من پێم وایە ئەوە ینی ئامانجی کۆماری ئیسلامی بەدیدێکە تەفرەقەی ناوەتەوە کە دووبەرشی ناوەتەوە هەیەتی نمایندەجی خەڵکی کورد لە ساڵی 1970 هەر بەو شێوە هەڵوەشاوەوە بۆیە پێمان وایە کە دەبێت ڕێگایك ببیندرێتەوە بۆەوەی کە ئیجماعێک دروست بێت تا وەختێک کە جارە فعلەن دموکراسیەک نییە لە وڵاتە کە بڵێ خەڵک نوێنەرانی واقعی خۆیان بە دەنجی ڕاستەوخۆی خۆیان هەڵدەبێرن و دەینێرن بۆ هەر گفتوگۆ بۆ هەر مساڵحەیەک احتیمالی تا ئەو وەختە دەبێت هەموو حزبە سیاسیەکانی چالاک لە کوردستان بەبێت جیاوازی و هەروەها نەکەنەوان کەسایەتی خۆشنیە و کە کاریگەریان هەیە لەسەر کۆمەلگای کوردستان و لەش حزب پیشدانین دەبێت لە جۆرێک لە کۆبوونەوەیەکدا و لە جۆرێک لە تەفاهمدا لە هەیئەتێکی نوێنەرایەتی دروست بێ کە ئەو هەیئەتی نوێنەرایەتیە بە کردداری مەقبول بێ لەلایەن کۆمەلگای کوردستانەوە و قسەی ڕەواج بێ ئەو هەیئەت ئەگەر مذاکراتێکی جدی بێتەکایەوە و عەلەنی ئەعلام بکرێت بە بڕای من ئێمە دەبێت کۆنگەرەمانەندێ کۆبوونەوەیکی گشتی هەرچی لە هەموو حزب سیاسەکان ئەوەی خۆی پێ دەڵی ناسیۆنالیسم ئەو پێ دەڵی کۆمۆنیست و چەپم ئەوەی بە هەر ڕێبازێکی سیاسی هەیە بەڵام لەناو کۆمەلگای کوردستاندا کاریگەری هەیە حزوری هەیە چالاکە ئەو کەسایەتیانی کە خۆشنیەون بەداخەوە لەناو هیچ حزبێک سیاسیدانی ئەوانە هەمووی دەبێت لە کۆبوونەوەیکی گشتیدا هەیئەتێکی نوێنەرایەتی انتخاب بکرێت و ئەو هەیەتی نوێنەرایەتیە وتەبێژی هەبێ ڕئیسی هەبێ و لە گفتوگۆیەکی شەفافدا دەگەڵ دوژمن بکەوێتە دانوستان کەواتە وەک پرینسیپ ئێوە وەک کۆمەڵە سازمانی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران وەک خۆتان هیچ کێشەیەکتان نییە لە دانیشتندا لە پەیوەندیدا لە بەشداری لە با بڵین وەفتێکی هاوبەشدا لەگەڵ پەژاکات بەشدار بن بێکۆ بن نەخێر ئەمە نەگەڵ پژای دەگەڵ هیچ لایەنێکی دیکەش لایەنێکی کە خەباتکارە و لە خەڵ کۆمەلگای کوردستان نفوذێکی کۆمەڵایەتی هەیە و پێشینەیەکی سیاسی هەیە و خەڵی دەیناسێ بۆ معنایەن هەڵوێستی شەرافەتمەندانەی هەبوو لە ئەو ڕووداوانەی ئەخیردا ئەوانە بابێن خودی ئەو معیارانش وەختی خۆی دەکرێت قسەی لێ بکەین بەڵام سەرجەم دەبێ ئەو هەیئەتە جامعیەتی هەبێ بۆ معنایە کە کۆمەلگای کوردستان و هەیئەتی خۆی بەرەسمی بناسێ دوا ڕۆژیشدا ئەڵبەتە بە دەنجی مستەقیمی خۆشی هەر متمانیان پێ ببەخشێت. کاک ئیبراهیم بەگشتیان پرسیارش لێرەدا هەیە ئەسەن ئایستا کاتێکی گونجاو بووە و توێژ و گفتوگۆ هەیە ساڕای ئەو مەرجانە و ئەو پیششەرتانەکەی و ئاماژەی پێدەن ئێستا کاتی گونجاو بۆ و توێژ یا دانیشتن دانوستان لەگەڵ کۆماری ئیسلامیدا بەڕای من و توێژ و گفتوگۆ نەدەتوانێت نەتیجەی توانایی ئێمە بێ لە فریودانی دوژمن توانایی ئەوان لە فریودانی ئێمە هەروەها نەدەتوانێت نەتیجەی گۆڕین ئەوە بێکە ئێمە خۆشباوەریمان بەوە بێکە ماهیەتی ئەوان گۆڕاوە فقط دەتوانێت حاصلی هاوسەنگی هێز بێت بەڵام من پێم وایە ئێستا لەگەڵ ئەوەژا کۆماری ئیسلامی زۆر فشاری لەسرە هەوڵ دەدا بۆ خونساکردنەوەیان هێشتا ئەو هاوسەنگیە بەڕادەی پێویست بە قازانجی لایەنی ئێمە نەگۆڕدراوە کە بتوانین ئێرادەی خۆمان لەو گفتوگۆیانەدا دابین بکەین و نەکەبینە ژێر کاریگەری پیلانەکانی ئەوە. بەنسبەتی کۆنگرەی ناودارانی کورد کە لە سەرەتا ئاماژەم پێدا ئەگەر بکێ بە کورتی بچینە سەر ئەو بابەتەش پێش کۆتایی ئەم توێژەمان ئەو کۆنگرەی ناودارانی کوردە ڕخنەی زۆر لێکەوتوتە هەندێک لەوانەیە کە لایەنگرین لە ناوخۆدا زیاتر و هەندێک کەمتر لە دەرەوە دەڵێن کە ئەمە کۆنگرەیەکی ئاسایی کۆمەڵاتی پەیوەندی بە سیاسەتەوە نیە ئەوە کە مەسەر خاڵقی دەڕواتەوە دوای 40 ساڵ ئەوە کە هەندێک لە ناوخۆدا ئەوانەی کە کاری زانکۆییان کردووە خزمەتیان کردووە بە کولتور و با بڵێن زانست لە کۆمەلگای کوردستاندا ئەمە مافی ئەوان هەیە بەشداری شتی ئاوا بن بێ ئەوەی با بڵێن درگا لە سیاست بکەنەوە و ئەگەر کەسێکی ناوداریش قاو نەکراوە بۆ هۆی سیاسیەوە ئەو کێشەی ئەوان نییە نابێ مشتانە بێ کۆتێکە بکرێ ئێوە وەک کۆمەڵە لەم بارەوە چۆن بیت پێتان وایە کە ئەو کۆنگرە چی پەیوەندی بە ئەم دانیشتانەوە بووە یەک دووهەم چەند بەشداری لەوەدا بۆ زانایان و هونەرمەندان کارێکی گونجاو بووە جارێ ئەگەر هەر هونەرمەندێک هەر ناودارێک پێی وابێ دەتوانێت لە چەند سیاست ڕزگاری بێ تووشی هەڵە بووە سیاست خۆی بەری دەرگای پێدەگرێت ئەگەر ئەو خۆشی سیاسی نەبێ بەهرەبەرداری سیاسی دەتوانێت لێ بکرێت دەتوانێت ببێتە بە ئامرازی سیاسی کارێکی دیکەی کەسێکی دیکە ئەوە جارێ
بسلا نەبوونی ئەو بەڕێزانە لە ناو کۆری خەبات سیاسی بە معنای سیاسی نەبوونی پرۆسەکەیان نییە ئەم پرۆسەیە و ئەو جریانە کاملەن سیاسی و بە مەبەستێکی دیاریکراوی شەڕاحی کراوە بەڵام من حەزەکەم ئاماژە بە خاڵێکی تۆزێک گشتیتر بکەم لەو مەسەلەیە دموکراسی دیاردەیەک نییە کە بتوانی بە مەیلی خۆت تەجزیه دابەشی بکەیت مەسەلەن بۆ نمونە بۆ ڕۆشنبوونەوە عەرزە دەکەم کەسێک ناتوانێت ژینگە پارێز بێ ئاژەڵ دۆست بێ لەو بابەتەوە بەڵام لە ماڵێ زوڵم لە ژنەکەی بکە و کوتەکاری هاوسەرەکەی بکە زوڵم لە منداڵەکانی بکە ئەمە بەیەکەوە ناگونجێت ئەمە ژینگە پارێزی و ئەوەی کە بۆ ئاودانی دارێک یا بۆ خۆراکدان بە حیوانێک و ئازار پێنەگەیاندنی دڵسۆزی ئەوە ناتوانێت ناتەبا بێ دەگەڵ ئەو ڕابطەیە کە لە ناو خانەوادەدا بەرامبەر بە هاوسەرەکەتەتە کۆماری ئیسلامی ناتوانێت لە حاڵێکدا تێکۆشەرێکی کرێکاری فقط لەبەر ئەوەی کە لە ڕۆژی ئەوڵی مانجمەیدا بەشداری کردووە لە کوردستانەوە تەبعید دەکات بۆ ئەو سەری ئێران ڕێگای نادا بگەڕێتەوە لە حاڵێکدا لەبەر بەخاتری سادەترین اعتراض و ناڕزاتی دەبرین خەڵک دەباتە زیندان لە ناودار و لە تێکۆشەرەوە بگرێتە کە ناتوانێت دۆستی ئەو کەسانە بێ کە بنەوی ناودار گوڵژێری کردوون دەبزانین جەوهەر و ناوەڕۆکی پیلانەکە چییە جەوهەر و ناوەڕۆکی پیلانەکە بریتە لەوە دەیەوێت نمایشێک بدا و لە ناو نیشان و ناوبانجی تعدادێک کەڵک وەربگرێ بەبێ ئەوەی کە مابەئیزایەکی کۆمەڵایەتی لە مابەئیزایەکی کۆمەڵایەتیدا باجێکی بۆ دابێت بۆیە یعنی ئەمە ڕەخنەمان لەو بەڕێزانە و لەو ئازیزانە ئەوەیە کە ئێوە ناوێ ببن بە دەستە چیلەی وها پیلانێک وها سیاستێک کە مانای گۆڕانی ماهیەتی ئەو ڕژیمە مانای داشکاندنی بۆ خەڵک و مانای ئاوردانەوە لە ناوداران و هەمووانە نێت چیها ناودار لەو ساڵانە دزانی خۆشت فەرمووت ئخراس کراوە ئەو هەموو دەنگ خۆشانە و هەموو هونەرمەندانە هونەرەکان کوێر بۆ وەسڵن بۆ ماوەی چەندین سێ چواردەیە کۆمەلگای ئێرانیان لە هونەر و لە توانایەکەی خوان محروم کرد بە بڕای ئێمە نەخێرەوە ڕەسەن نییە ئەو کارە و تێکەڵاوبوون دەگەڵ کارێکی ناڕەسەن بەونەوە دەبێت دەبا زۆرتر ئەو ئەزانە بیران لێکردباوە بیری لێ بکەنەوە و بۆ داهاتووشە بەڵێ دەتوانن بەشداریکە بەڵام شەرت و شروعیان بۆ دانێن ئێمە تۆ مەسەلەن بە من دەڵێ دەتوانی لە فڵان بەشداری پێی بۆن بە فڵانە خانی هونەرمەند ئیجازە نادەیت لە نێوەڕاستی شاری سنا بێ کۆنسەرتێکی هونەری بەڕێوە بەرێ بۆچی ئیجازە نادەی مەسەلەن نمایشگایەک لە ئەسار و کتێب و نووسراوەکانی من لە فلان بڵاو بێتەوە بۆچی ئیجازە نادەی فلان کەس و بێمان کەسیش بە ئازادانە بێن بگەڕێنەوە ئێستا مەسەلەوەیە عکسگرتن دەگەڵ ئەو هونەرمەندانە لە زیاتی ئەوەی خزمەت کا بە نێو نێوبانجیان بەداخەوە زەربەی لێ دەدا کەواتە ئەمە کاکبراهیم بەڕای ئەوە ئەمە بردنەوەی بۆ کۆماری ئیسلامی بتوانیویەتی جۆرێک هەم بۆ خۆی شەرعیەت بسێنێت هەم ئەوە کە جۆرێک دووبەرەی دروست بکات لە ناو کۆمەلگای کوردەواریداوە بڵێ ئەوە تا ئێمە لەگەڵ کورد کاتێک کاری کولتوریەکە کاتێک کاری بە وتەی ئەوان کاری خراپکاران ناکات ئێمە کێشەمان لەگەڵ یان و ڕێز لە کولتوری کوردی دەگرین بەڵێ پێ وایە کە کردەوە پێوانەی ڕاستیە ئەوەی کە ئێمە دەیبینین نەتیجەی عملی ئەو کارێک کۆماری ئیسلامی کردی بە قازانجی ئەو ڕژیمەتەوە بووە تۆ تەمەشا دەکەی مەسەلەن چ غەوغایەکی لە ناو هونەرمەندان و ناودارانی کووردا دروست کردووە چ کێشە و اختلافێکی لە بینی دەرەوە و ناوەوە پێکێناوە چ زەربەیەکی لە هونەر و اعتباری تعدادی لەو بەڕێزانە داوە ئەوە نیشان دەدا تا ئێستا ئەو بەبێەوەی کە باجێکی زۆری دابێ کۆبوونەوەیکی فۆرماڵی بەڕێوە بردووە و چەند میداڵێکی بە سینگی چەند کەسێکەوە هەڵاوەسیوە بەبێ ئەوەی کە لە کوچە و بازاری شاری سنا لە کوچە و خیابانی شاری مەهاباد لە شوێنەکانی دیکە ئەم گۆڕانکاریە ڕنگدانەوەیکی بوو بێ لە ژیانی ڕۆژانەی خەڵداوە لە دانی ئازادی و نەفەسێک بە ئازادی هەڵمژین لەناو جەماوەردا زۆر سپاس بۆ کاکبراهیمی عەلیزادە سکرتەری گشتی کۆمەڵە سازمانی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران بۆ بەشداری لەم وتوێژ تایبەتەدا زۆر سپاس بۆ ئێوەش و ماندوو نەبن بەڕێزان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم چاوپێکردنە تایبەتە تا بێ گەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن